من وەکو کاندیدی کۆمەڵی دادگەری کە تاکە کاندیدی گەرمیان بووم لەم سنوورە کە لە بازنگەی سلێمانی بەو پێی کە پێشتر من کاندید بووم لە 2014 هەنێ لەو پێشێلکاریانە هەنێ لەو بەڵگانە خەمە ڕوو سەبارەت بە تەزویرات و ساختەچێتی ئەم هەڵبژاردنەی کۆمیسیۆنی عێراق کە دیارە گومانێکی تەواومان لێتی و گومانەکانشمان گێتە یەقین. بۆ نمونە یەکێ لەو بنکانە کە بنکەی کۆمارە لە ناحیەی ڕزگاری لە وێزگەی 5 دیارە مامۆسایەکی بەڕێز کە دەنگی داوا پێم لەگەڵ چەند هاوڵێکی تریا لەو وێزگەی 5 سفر دەنگ هاتووەتەوە. بنکەی خانزاد کە زۆرترین خەڵکی منطقەی ڕاپەڕینی تیا دەنگەدا و ئەو مزگەوتەی کە تەنان خۆم نوێژی تیاکەم 13 دەنگ بۆ گەڕاوەتەوە کە خۆم و خێزانەکەم 5 دەنگیان کار خۆم و خێزانەکەم دەنگمان تیاداوە. بنکەی شەید مەلا ئەحمەد کە لە وێزگەیەکیانە وێزگەی 5 مامۆسایەک خۆی و خێزانی کە چوون دەنگیاندا لەوێ و چەند کەسێکی تریشەر دەنگدەری من لەو وێزگەیە دەنگیاندا بەداخەوە سفر گەڕاوەتەوە دەنگی تیانە. من لە 2014 کاندیدی ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانی بووم لە گەرمیانە لە بازنگەی سلێمانی 856 دەنگم 10 ساڵ پێش ئێستا بۆ هاتێتەوە ئەو کاتیش کە تەزویر کراوە. ئێستش بە هەمان شێوە خێرانی 869 دەنگم بۆ گەڕاوەتە، ینی هەر دیزاینەکە وا دەرەکەوێت لەسەر ئەو سیستەمەدانا دوای 10 ساڵ 13 دەنگم زیادی کردەوە. ئەو بەڵگانەی کەوا ئێمە گەینە یەقین بۆی ئەوەیەکەوا دەنگی پوچەڵ زۆرە لە نێوان 30 بۆ 45 دەنگە پوچەڵەکان دانراوە لە وێزگەکانە، ئەمە تێبینیەکی زۆر گرنگە. هەروە پوچەڵە بەڵام بە دروست دانرا بۆ لایەنی دیاریکراو لایەنی دەسەڵات و لایەنی تریش، هەروەها خاڵێکی تر دەنگەکە دروستە بەڵام بە پوچەڵ دانراوە، ئەوانە زۆرێک لەوانە بەڵگەکان لە بەردەستمانایە. هەروەها مۆری لیست سراوەتەوە دەنگی کاندید بۆ کاندیدێکی تر ڕۆیشتووە. بە نمونە ئێمە مامۆستایەکمانەیە لە چەمچەماڵ، ئەم مامۆستا ژمارە 23ە، زۆرترین دەنگی کۆمەڵی دادگەری لە سنووری بازنگەی سنووری چەمچەماڵ و شۆڕشایە کە زیاتر لە 8,000 دەنگمانەیە، بەڵام ئەم مامۆستا بەڕێزە تەنها 2000 بۆ گەڕاوەتەوە لە کاتێکا هەمان ژمارەی ئەو لە لیستێکی تر ئافرەتێکە 4100 دەنگی بۆ هاتەوە. ئەمانە هەمویان لە گومان دەرچوون چوونەتە بواری یەقین.